الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح جامع صغيرة هاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي لبهشتا كوملا خانويك هيا كوملا كوشكو تلاريك هيا بمشي ويه دفرمي يرى ظاهرها من باطنها وباطنها من ظاهرها لناوة دروا دبين ري لدري شو ناوة دبين ري شوان دلي وكو شوشيك أو خانوة أو كوشكو تلارة دروس كراوة تنها بو إنساني إيمان دارو خواناس لناوة دتواني دروا ببيني همو دروا ببيني ولدري شو دتواني ناو خانوة كامل ببيني واتا هر هموی وکو شوشەیەک مەگەر خوای گەورە خۆی بزانە چۆن دروستی کردووە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ أعدها الله لمن أطعم الطعام وأفشى السلام وألان الكلام وتابع الصيام وصلى بالليل والناس نيام. من بگەڕێ خوای گەورە میهرەبان ئەم خان و کۆشکە خۆشەی داناوە کە ناوە دەرەوەی وەک یەک وایە هەمووی دەبینرێت دایناوە بۆ کەسانێک کە خواردن بە فەقیر و بە هەژار دەدەن دایناوە بۆ کەسانێک کە سەلام بڵاو دەکەنەوە سەلام دەکەن سەلام لە خەڵکی دەکەن دایناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بۆ ئەو کەسانەی کە قسەیان نەرم و خۆشیان کردووە بەڵام بێڕێزیکردن بە خەڵکی لە خۆت گەورەترە لە خۆت بچووکترە نابێت خوایە بە گەورەی خۆی ڕێز لە ئینسانی ڕیشسپی دەگرێ چۆن ئینسانی بە بەرامبەری بوەستێ ئەو کەسەی کە قسەی نەرمونیانە ڕێز لە خەڵکی دەگرێ بە ئیزنی خوای گەورە ڕەحمی لێ دەکات بۆی ئینسان دەبێ بە ڕێز بێ نابێ لە خەڵکی تووڕە بێت سپاس بۆ خوای گەورە لە 2006 لەم مزگەوتام حتا ئێستا لە یەک نەفەر تووڕە نەبووم بەخوا غەڵەتم بەرامبەر کراوە بەخوا خەڵک هەبوو چەنە ئەم کاشێ ماگەرم کاشە قاوەیە چەنەها نەفەر لە بەتەمەنەکان سەلامیان لە من نەیەکرد ڕۆشتمە یەک بە یەک بۆ لایەنەکەم بۆ سەلام یەک وەڵاو کاشێ بەدڵ نییە بۆ ڕێنی سپی نییە دەست بڕە مەلی ماچم کوڕم مام حاجی من ناکرێ پاسی خەڵبەرم بۆ سلێمانی بۆی زام چی کاشی هەڵگرم یعنی خەڵک قسەت پێیەکە جارێ ئەو دەرگامان داناوە خەڵک هاتووە خراپ پێوانە هاتووە لەسەر زۆربەی شتەکان بەخوا هاتووە بانسەرم چەند جار لێم تووڕە بوونە بەخوا جواب نەداونەتەوە خۆ ئەتوانم زمانی شمەی وا جوابی دەمەوە جەرگی بچڕێن بەس نایکەم من خۆم ناخەمە ئاستی ئەوە ڕێزی لێگرم لە من گەورەترە ئەگەر لە من بچووکتریش بێ بە هەمان شێوە بۆیە کەسێکە ڕێز لێ ئەگرێ وا نەزانی لە تۆ ئەترسێ ناوەڵا برا خوا فەرمانی پێمان کردووە ڕێزگرتن لە خەڵکی جیاوازە تۆ لە وتارێکە تووڕەبی لە خەڵکەوە نا بەزەوکو بەرەوڕوو بە کەسێک تووڕەبی بێڕێزی بەرامبەری کەی نابێت ئەویش بێڕێزی بەرامبەرت کرد تۆ خۆت مەخاستی ئەوە با لێ تووڕە بە احتیاطیە لە ماڵێکا کێشەیە چۆن لە مزگەوتا کێشە نابێت بەس گرنگە بێ خۆڕاگر بی ڕێزی خەڵکی بگری ئەوە ئینسان ئەگەر بەم شێوەیە ژیای لەگەڵ خەڵکیە ڕێزی خەڵکت قسەت خۆش بوو لەگەڵ خەڵکیە ئەوە هۆکارێکە بچوونە بەهەشتی ئینشاءڵڵا بەڵام هەموو کەسێک توانێ غەڵەت بکە هەموو کەسێک چاکەی پێ ناکرێ بەس خراپە هەموو کەسێک پێی دەکرێت و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسانی کە ڕۆژوو زۆر دەگرن ئەوانە دەڕۆنە ئەو خانە و کۆشکۆتەلارەوە و ئەو کەسانی کە لە خەودا کاتێککە خەڵکی خەوتووە ئەوان شەو نوێژ دەکەن و هەڵدەسن لە خەو لە کاتێکە خەڵکی خەوتووە خوا بەهەشتی بۆوانە داناوە جابۆی ئەم ڕۆژتە جوانانە باتیاوێ سەلام لە یەکتری بکەین نەرمونیان بین نوێژ بکەین ڕۆژوو بکرین شەو نوێژ بکەین یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەین بەڵکو خوای گەورە ئەو کۆشک و تەرارە خۆشەمان پێ بەخشێ کە لە ناوەوە دەرەوەی دیارە لە دەریشەوە ناوەوەی دیارە خالق کەسانەمان بگەڕێ یا ڕەبی لحديثك صحيح هاتوا لتعليقات الحسان في غمر إخوة صلى الله عليه وسلم إمام معاذ في دفرميت في غمر إخوة صلى الله عليه وسلم كردويكم فيركا بم خاتب هشتوا واته كارك بيبوتشون بهشتي من في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي براسي برسيار جوانت كداويشتي زور باشت كد بخين چەندێ مهمە کە ئینسان پرسیار بکە چی لە بەهەشت نزیکم دەکاتەوە
چی شتێک هۆکارێکە بۆ چوونە بەهەشتم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیش داوای پرسیاری شتێکی گەورەت کرد. تۆ داوای شتێکی زۆر گەورەت کرد، پرسیارت کرد دەربارەی شتێکی گەورە کە هۆکار بێ بۆ چوونە بەهەشت. وهو يسير لمن يسره الله عليه يسره الله به. بێگومان هەر کەسێک خوا بۆی ئاسان بکات بەسەری ئاسان بکا شتێکی ئاسانە، بەڵام خۆی لە ڕاستیدا عیبادەتێکی گەورەیە، خێر و چاکێکی گەورەیە، بەڵام ئەو کەسەی خوا یارمەتی بدات بۆی ئاسانکە زۆر گەورەیە پاداشتەکەی لە قیامەتە. ئاسانە بۆ کەسێک خوا بۆی ئاسانکە. سە خەڵکی وای ناتوانێت دوور کات نوێشک، ناتوانێت بڕە بۆ عومرێ بکە حەجێ بکە، ناتوانێت. خوا بۆی ئاسان نەکرێت چونکە خۆی حەزی پێی نییە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەم پرسیارە کە تۆ کردی دەبارەی شتێکی گەورە کە بەهەشتە چوونە بەهەشتە ئاسانە بۆ کەسێک خوا بۆی ئاسانکە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم نوێژە فەرزەکان هەر پێنجی ئەنجام بدە، هۆکارێکە بۆ چوونە بەهەشتت. دووەم زەکاتی ماڵ و سەرۆت و سامانەکەت کە هەد بوو زەکاتەکەی دەرکە، و شەریکیش بۆ خوا بڕیارم مەدە، خوا بە تاک و تەنها پەرستە. ئەمانە تیابێ بە ئیزنی خوا هۆکارن هەر هەمویان بۆ چوونە بەهەشتی تۆ. لە حەدیثێکی صحیح داهاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە دەفەرمێت، واتە حەدیثێکی قودوسیە، دەفەرمێ ما لعبد المؤمن عندي جزاء إذا قبضت صفيه من أهل الدنيا ثم احتسبه إلا الجنة. براستي عبد إيمان داركي من بند إيمان داركي من هیچ پاداشتێکی لای من نییە. چی کاتێک کە کەسێکی خۆشەویست و ئازیزی لێ دەمرێنم، کەسێکی خۆشەویست و ئازیزی خۆت لە دەست ئەدەی، هەمومان تووشمان دەبێ. مناڵت هەبێ مناڵت دەمرێ، بێگومان برات دەمرێ، خوشکت دەمرێ، باوکت دەمرێ، دایکت دەمرێ، خێزانت دەمرێ، مێردت دەمرێ، هەمووی تووشە بێ. خزم و ئامۆزا و پورزا و هاوڕێی خۆشەویست لە دەست ئەدەی. چونکە هەر کەسێک لە ئێمە تەماشا دەکەی مۆبایلەکانمان کۆمەڵە ناوێکی ئازیزی خۆمانی تایە، بەڵام هەتا ئێستا ناوی چەندەها کەسمان سڕیوتە خوالیان خۆش بێ. چەندەها جار ئەو مۆبایلەکەم دەستە بووە فەڵان کەس مرد خوالی خۆش بێ، ئەو ناوەکەی مسڕێەوە. ڕۆژێک دێت ئێمەش ناوە خەزم کراوەکانمان لە مۆبایلی خەڵکیان نامێنێت، بۆیە با قیامەتمان لەبیر نەچێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خوای گەورە دەفەرمێ مادەم کەسێکی خۆشەویست و ئازیزم لێ سند، ئەویش بەتەمای پاداشتی خوا بوو، سپاسی خوای کرد، الحەمدوللای کرد، ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعونی کرد، ڕازی بوو بۆی کە خوا ئەم ئازیزەی لێ سندوتەوە. قەینە ئاساییە بگریت، گریان ئاساییە، بەس گرنگ ئەوەی ناشکوری نەکەی، حەزەکە یەک مانگە بگریت، بەس گریانێک لە خۆدان نەبێ، شیوە و واوەیلان نەبێ، ناشکوری گیان نەبێ. گریان دروستە. برا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ مناڵەکانی گریا و کەفاتیان کردووە. دوای 50 ساڵ تقریبا بۆ دایکی گریا چوە سەر قەبرێکی. شتێکی ئاساییە گریان، بەڵام لە خۆدان و شیوە و واوەیلا و گۆرانی و شعر وتن ئەمانە حرامە، بەسەر مردووە بڵێ هیچ پاداشتێکی لای من نییە ئیلا بەهەشت نەبێ. واتە هەر کاتێک کەسێکی ئازیزت لە دەستدا سپاسی خوات کرد، بە تەمای پاداشتی خوا بووی، دڵنیا بە هیچ پاداشتێک نییە لای خوای گەورە. خوای گەورە دەفەرمێ غەیری بەهەشت پاداشتی نییە لای من، واتە تەنها دەبێ بیخمە بەهەشت لەبەر ئەوەی سپاسی منی کرد. بۆی ئەم ژیانە ئەمڕۆ یا بیانی کۆتایی دێت. ڕۆژێک تەلەفۆنم بۆ هاوڕێیەکی خۆم کرد، خوا لێی خۆش بێ، کە تەلەفۆنم بۆ کرد کەسێتر جوابی دامەوە، چاک و چۆنیم لەگەڵا کردم، دەنگ و باست چۆنە، وتی تۆ کێی؟ وتم پێمە ڕابێری گاڵتەم پێەکەی، من فڵان کەسم. وتی بەخوا گاڵتت پێ ناکەم، من ئەو نیم، فڵان کەس 2 سەعاتە مردووە. یعنی وازانی گاڵتەم پێەکە، چون زانم بۆشتا نەمبیست بوو هەواڵی کە بەو شێ نەمبیستەوە، کاتە تۆڕە کۆمەڵایەتەکان تۆزە کەم بوو. وتم یعنی تۆ گاڵتەم پێەکەی، من فڵان کەسم، چۆ تۆ ڕقی من لانی ئەوتی بەخوا من فڵان کەسیم، فڵان کەس 2 سەعاتە مردووە تاشت نەمان ناشتووە. هاومەسی هاوڕێکەی من بوو، خوا لێی خۆش بێ. یعنی ژیان ئاوایە، ناوەکە دەسڕێتەوە، سەدەها ناوم لە مۆبایلەکەی خۆم دەسڕێتەوە، تۆش بە هەمان شێوە.
کەواتە با سپاسی خوا بکەین ئینشاءڵڵا خوا دەمان خاتە باشتر. لە حەدیثێکی صحیح ئیمامی بوخاری هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پیاوێک لە پێش ئێوەوە دوو لە ڕیبەڕێستان و مزگەوتەکە سەگێکی بینی سەگەکە لە ئەوەندە تینووی بوو خۆڵی دەخوارد دەمێک زمانێک لە ناو خۆڵەکە زۆر تینووی بوو تینوێتی زۆری بۆ هێنا بوو. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم پیاوەش چۆن دەڵی خوفێکی لە پیاوە پێڵاوێکی لە پێدا بوو چوو لە ناو بیرێک ئاوی بۆ دەرهێنا هەتا سەگەکەی تێر ئاو کرد سەگێکی تێر ئاو کرد. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم فشكر الله له فأدخله الجنة. خوای گەورە سپاسی ئەو کەسەی کرد فەرمی سپاس بۆ تۆ سەگێکت تێر ئاو کرد خستێ بەهەشتەوە خوای گەورە. ئەگەر تۆ فەقیرێک تێرکەی ئەگەر هەتیوێک تێرکەی مرۆڤێک تێرکەی پاداشتەکە چەندێک گەورەیە. بۆ ئەگەر قومی ئاودا بە کەسێک بە کەمی مەزانە ئەگەر شتێکی دا بە کەسێ بە کەمی مەزانە ئەوتە ئەم پیاوە تەنها گیانلەبەرێکی تێر ئاو کرد خوای گەورە سپاسی کرد و خستێ بەهەشتیشەوە بۆ کارێک بۆ چوونە بەهەشتی. لەوانە لای ئەمە شتە بەسیط بێ لەوانێت تۆ بۆی ئەوە باڵندەیەک تێر ئاوکەی پشیلەیە تێر ئاوکەی خوا بتخاتە بەهەشتەوە بە کەمی مەزانە چ جای مرۆڤێک بێ. لەوانێت تۆ ئێوارە ئاوێ دەکڕی بۆ خەڵکی ڕۆژی پێدەشکێنی بەهۆی ئەوەی کە ڕۆژێک پێدەشکێنی خوا لێت خۆش بێ تۆ نازانی بە چی لێت خۆشەوی بە چی دەتخاتە باشتەوە بە کەمی مەزانە. لەوانەیە بەهۆی خورمایەکە کڕیتەوە بۆ خەڵکی ڕۆژی پێدەشکێنێ خوا بتخاتە باشتەوە. عیبادەت و چاکەکان بە کەم مەزانە. لە حەدیثێکی صحیح داهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کە لە تعلیقات الحسان ئیمامی ئەلبانیە فەرمێ صحیحە ڕەحمەتی خوای لێ بێ کە دوو ڕیوایەتە دەفەرمێ خوای گەورە خۆش بوو لە پیاوێک پێش ئێوە ئەی پێش ئێوەی سەحابە پیاوێک خوای گەورە لێی خۆش بوو بەهۆی چیەوە تەنها لەبەر ئەوەی دڕکێکی لە ڕێگای خەڵکی لابرد خوای گەورە لێی خۆش بوو هەموو گوناهەکانی پاش و پێشی خوا لێی خۆش بوو هەموو گوناهەکانی خوای گەورە لێی خۆش بوو تەواو. ئەم ئینسانە دڕکێکی لەسەر ڕێگایەک لابرد خوا دەزانێت دوای دڕکەکەی چەندێ ژیاوە خوای گەورە لە گوناهی ئەوەڵ و ئاخری خۆش بوو تەنها لەبەر ئەوەی کە دڕکێکی لەسەر ڕێگای خەڵکی لابرد بۆی ئازاری نەدا. دووبارە دەڵێم ئەی ئەو کەسانی تاسەتان دروست کردووە عەزێتی خەڵکی ئەدەن لە خوا بترسن ئێش و ئازاری ڕێگای خەڵکی لابرن. با خوای گەورە لێتان تووڕە نەبێ دوعای خەڵکی لێتان قبوڵ نەبێ و گیرا نەبێ. ئەم پیاوە خوای گەورە لە گوناهەکانی خۆش بوو. لە ڕوایەتێکدا فەرمی خوای گەورە محاسبەی پیاوێکی کرد لە پێش ئێوەوە تەماشایان کرد هیچ خێرێکی نییە ئیلا ئەوە نەبێت کە لەسەر ڕێگای خەڵکی دڕکێکی لابردووە تەنها دڕکێک لە ڕێگایەکە بووە بۆی خەڵکی عەزێت نەدا و گیان لەبەر ئازاد نەدا تەنها ئەوەی لابرد کە عەزێتی خەڵکی ئەدا دیارە بنجێکی گەورەی هەبوو دڕکێ گەورە بووە ئەفەرمێ فعەزەلەهو فغوفر له لای برد خوا لە گوناهەکانی خۆش بوو. کەواتە بە کەمی مەزانە چاکە بە کەم مەزانە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تحقرن من المعروف شيئا ئەوەی چاکە بوو بە کەمی مەزانە ناتوانی دە جار بڵێ سبحان الله یەک جار بڵێ سبحان الله بە کەمی مەزانە یەک جار بڵێ لا اله الا الله یەک جار بڵێ سبحان الله وبحمده مەجالت نییە یەک جار بڵێ اللهم صل على محمد یەک جار بڵێ ئەستەغفر الله بە کەمی مەزانە مەجالت نییە یەک ئاەت بخوێنە مەجالی لاپەڕەیەکت نییە و جوزێکت نییە چاکە بە کەم مەزانە. ئەوە تا پیاوێک دڕکێکی لەسەر ڕێگای خەڵکیە لابردووە خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە لە گوناحی خۆش دەبێت. ئەگەر تۆ شتی گەورەتر بکەی بێگومان پاداشتەکە زۆر گەورەترە بێت بۆی نازانی بەختەوەری تۆ لە چیدایە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب ها دەفەرمێ خوای گەورە کتابێکی نووسیوە 2000 ساڵ پێش ئەوەی ئەرز و ئاسمان دروست کات 2000 ساڵ حاڵێن 2024 خۆمان بۆنە 2000 ساڵ پێش دروستکردنی ئەرز و ئاسمان خوای گەورە کتابێکی لای خۆی نووسیوە کتابێکی لای خوای گەورەیە ئەو کتابە تەنها دوو ئاەت لەو کتابەدا بەزێتە خوارەوە
کۆتایی سوورەتی بەقەرەی پێهێنراوە لەو کتابەی کە 2000 ساڵ پێش دروستکردنی ئەرز و ئاسمان خوای گەورە نووسیوەتیەوە ئالەو کتابەدا 2 ئاەت دابەزێتە خوارەوە کۆتایی بە سوورەتی بەقەرە هێناوە آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون حتى أنت مولانا فانصرنا على القوم الكافرين خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم ولا يقرآن في دار 3 ليال فيقربها شيطان لهر مالك دا 3 شو بخوين ري شيطان نزيكي ناكويت سنة شوان بيش خوتن بيخوينيت أو 2 آياتي كوتاي سورة بقرة ئەوەندە گەورەیە خوای گەورە 2000 ساڵ پێش دروستکردنی ئەرز و ئاسمان ئەو کتابەی کە نووسیوەتەوە 2 ئاەت لەو کتابەی دابەزاندووە ئەو کتابە ئێمە نازانین چییە خوا دەزانێت چییە بەس خوای گەورە دەزانێت کۆتایی سوورەتی بەقەرەی پێهێناوە بۆیە لە هەر ماڵێکدا 3 شەو بخوێنرێ شەیطان نزیکی ئەو ماڵە ناکەوێت بۆیە هەموو شەوێ بیخوێنن ئینشاءڵڵا حتا ئەو ڕۆژەی دەمرن هەموو شەوێ بیخوێنن ئەبێتە خێر و بەرەکەتێ بۆ ئەو ماڵە بۆی شەیطان لێتان دوورکەوێتەوە چونکە شەیطان ماڵمانی وێران کردووە بەخوا ژیانمانی وێران کردووە قیامەتمانی وێران کردووە گە بە خۆماندا نەچینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە دەفەرمێ کەسێک لای پەروەردگار و هات بۆ لای من کە ظاهیرەن جوبرەئیل بۆ سەلامی خوای لەسەر بێ واتە هات بۆ لای من مەلایکەیە کە جوبرەئیلە منی مخەیەر کرد فەرمی تۆ مخەیەری ئەم دوو شتە کامیان هەڵەبژێری ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فخيرني بأن يدخل نصف أمتي الجنة وبين الشفاعة وإني اخترت الشفاعة فرمي أي محمد صلى الله عليه وسلم خواهي قولة فرمي تولى بين أم دوشتك من هلا بجير يكي عن هلا بجيرة نيوي أمتك بخم بهاشتوا ياخد شفاعت به أفرمي شفاعتهم هلا بجارت شفاعت لنيوة زياتري شكت بوية فرمي شفاعتهم هلا بجار والصحابة كان فرميان أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم سينت أدين بخواي قورة واتت خوا چون دلي تخوا دلين تخوا إما صحابي توين وهاوري توين إما دكيت أهل شفاعت بو إما دكي لقيامتها پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمي إيوا لو كسانن كشفاعتان بودكن أي صحابة كان رضاي خواين لبيت ده فرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمووی ئێوە شاید بن کە حازرن لەیرەدا ئێوە هەمووتان شاید بن أن شفاعتي لمن مات لا يشرك بالله شيئا من أمتي شفاعتي من ئێوە شاید بن أي صحابة شفاعتي من لروجي قيامتها بو كساني لأمتكم كشريكيان بخوا بڕیار نەداوە والله بس شريكت بخوا بڕیار نەدابێ بڕۆیتە جەهەنەمی شۆ پەنا بخوا دڵنیا بە شفاعتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم برد ئەکەی و ڕۆژێک دێ لە جەهەنەم دەردەکرێی کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامزگەنی خۆشمان پێدا شەفاعەت لەوە گەورەترە کە نیوەی ئومەتەکەی محەممەد صلی الله عليه وسلم بڕاتە بەهەشتەوە بۆیە بەردەوام بڵێ خوایان بخێتە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئابۆشی و دڵخۆشمان دەکا بە ئێمەش بە ئیزنی خوا لەو کەسانە بین کە ئیماندارین بە ئیزنی خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مزگەنی خۆشی بە ئێمە داوە کە شەفاعەتمان بۆ دەکات لە قیامەتە بەو مەرجەی شەریک بۆ خوای گەورە بڕیار نەدەین یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایەمان خەیتە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خوایان بە ئەهلی بەهەشتمان قبول کەی لێمان خۆش بی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی آخرمان بەخێر بگێڕی روشت أخلاق من جوانك يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين